سڵاو بینەرانی عزیز، ئەم کاتتان باش. لە خزمەتتان زین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە زنجیرە بەرنامەکانی تایبەت بە کەمپەینی 25 نۆڤەمبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر ژنان. ستەم توندوتیژی و چۆسانەوەی ڕەگەزی مێینە لە پێش هەر شتێکدا و لە پێش ئەوەی وێنەیەکی یاسای و سیاسی وەربگرێت، چۆسانەوەیکی کۆمەڵایەتیە کە لە دامەزراوی خێزانەوە دەست پێ دەکات تا دەگات بە سەرەکیترین کایە کۆمەڵایەتیەکان و لەوێشەوە ئەم کێشەیە ڕەنگێکی یاسایی و سیاسی وەرگرتووە. هەڵە نییە هۆکاری بنەڕەتی جیاکاری و چۆسانەوەی ژن لە کایەکانی تردا گرێ بجەینەوە با کایە کۆمەڵایەتیەکەوە کە ژنی وەک مەخلووق و کەئانێکی کەمتر لە پیاو سێر کردووە و ناچاری کردووە نۆج بدات لە بەردەم ویستی ڕەگەزی نێرینەدا کە ویستیکە بۆ چۆسانەوە و کنترۆلکردنی ئەویدی ژن. سەبارەت بەم باسە داوامان لە هاوڕێ هێمن ئەمانی ئەنجامی کۆمیتەی دەرەوەی وڵاتی حزبی کۆمۆنیستی ئێران کردووە میوانی بەرنامەکەمان بێت تا لەم بوارەدا چەند پرسیارێکی ئاراستە بکەین. هاوڕێ هێمن، سڵاوت لێ بێ و زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. سڵاو هاوڕێ، چاوانم کاتتان باش، هیوادارم هەموو باش و سلامەت بن. سپاس بۆیەوە. زۆر سپاس. هاوڕێ هێمن، پرسیارەکانم بەوە دەست پێ یەکەم، ئێوە پێتان وایە بەرچاوترین توندوتیژیەکان لەسەر ژنان کامانن و زانیاریەکتان سەبارەت بە 25 نۆڤەمبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان هەبێت؟ بەڵێ، خۆ هاوڕێ چاوان ئێوەش و بینەرانی هەموو ڕەنگ ئاگادار بن. توندوتیژی بەرامبەر بە ژنان بەرحاڵ پەدیدەیەکی ئەمڕۆیی نیە و زۆر لە مێژە کە لە وڵاتانێکی وەک وڵاتانی ئێران و کوردستان و ناوچەکە بە تایبەت بەرامبەر بە ژنان ئەو نوع توندوتیژیانە کرد. بەڵام ئەوەی کە بەلای منەوە گرنگە 5 خاڵ دەتوانم نێو بێنم یا دەتوانم بەرحاڵ ڕێزبەندی بکەم بۆ توندوتیژی بەرامبەر بە ژنان. و ئەوەی کە گرنگە باسی بکەین توندوتیژی جەستەییە کە لە خاڵی یەکەمدا بۆ من گرنگێکی ئەو تۆی هەیە و ئەویش دەگەڕێتەوە ئەوەی کە بەرحاڵ لێدان و ئەشکەنجە و ئازار و ئەزیەتی جەستەیی و تەنانەت کوژرانیشی لە دوایە کە ئێمە لە ئێران وەکو نمونەیە لە کوردستان وەکو نمونە دەتوانین نمونەگەلێکی وەکو بەرحاڵ ئەسید پاشی و لێدان و ئازاری سەر خیابانی و قەتڵە ناموسیەکانی نێو بێنین. لە ئاستی جیهانیشدا ئێمە کوژرانی ژنان و بەرحاڵ توندوتیژی لە وڵاتانی وەکو هێند و برێزیل و ئەمریکای لاتین زۆر شایع و بەربڵاوە. خاڵی دووەم بە بڕوای من کە کەمتر ڕەنگیش بێ باسی بکرێ ئەو توندوتیژی دەرونی و ڕەوانیەوە و ئەو توندوتیژی هەستیە کە بەرامبەر بە ژنان دەکرێت، کە من بە بڕوای من بریتە لە بەرحاڵ ترساندن، تهدیدکردن، هەڕەشە لێکردن و حتا مەحدودکردنەوەی ئازادیە کۆمەڵایەتیەکان، نەهێشتنە چوونە دەرەوە و کۆنتڕۆڵکردن لەلایەن هاوسەر و خێزان و بنەماڵەوە کە ئەوانە بە توندوتیژی یا لە پۆلێنی توندوتیژی ڕەوانی و دەرونیدا دەکرێت پۆلێنبەندیان بکەین. لە ئێران ئەگەر من نمونێ بێن بۆ لە ئێران لەم ساڵانەی دواییدا بەرحاڵ ئێمە دەتوانین کوشتن و لەسەر ناوی ناموس بێنین کە سەرچاوەکەی لە ئەوڵە لە سوکایەتی و لە بەکەمزانین و بە کورتکردنەوە و نەهێشتە چوونە ناو کۆمەڵگا و خزم و کەسوکارەوە دەبینین، یا نەهێشتە چوونە ناو مەدرسە و گێڕانەوەیان لە قوتابخانە و لە بەرحاڵ ژیانی ڕۆژانەی کچانێکە لە کوردستان و لە ئێراندا هەن. نوعێکی دیکە وەک نمونە بۆ هەرو توندوتیژی ئێمە کۆنتڕۆڵی دیجیتاڵی یا هەڕەشەی دیجیتاڵی یا بەرحاڵ توندوتیژی دیجیتاڵیە کەویشان لە پۆلەنبەندی توندوتیژە دەرونی و هەستی و عاتفیەکان دادەنرێ و زۆرتر ئەوە هەڕەشەهایەکە کە بەرحاڵ لە دنیای ئەمڕۆیی ئێمەدا دەتوانین زیاتر بیبینین کە هەڕەشە دەکرێت لە کچان و لە لاوان و هەدەفی زۆرتریش کچان و کیژانێکی تازە لاون کە بەرحاڵ بەم دنیای بە دنیای مەجازی ئاشنا دەبن. توندوتیژی ڕەگەزی یا جنسی یا سێکسی ئەگەر باسی بکەین کە ئەویش هەر
بەشێکە لەو نوعەتونوتیژیانەوە بەشێکی بەرچاوە لە کۆمەڵگای ئێمەدا وەکو دەست درێژیکردنە دەست درێژی سێکسی لەسەر خیابانە دەست بۆ بردنە یا هەر تەنانەت هاوسەرگیری زۆرە ملێ یا شودانی منداڵانی ژێرتەمەن ئەوانە هەموو لەو ژێر مەجموعە ئەوتونوتیژیە جنسی و سێکسیەدا بەرحاڵ پۆلێن دەکرێن و لە ئاستی جیهانیدا ئێمە نمونەگەلێکی زۆر بەرچاومان هەیە لە بوارەدا مەسەلەن بزوتنەوەی میتو یا منیش کە لە ئاستی جیهانیدا زۆر وشیاریەکی زۆر زۆر گەورەی بەرحاڵ بە کۆمەلگا و بە دنیا لە بواری ئەو نوع دەست درێژیانەی کە لە شوێنی کار لە زانکۆکان و لە تەنانەت لە ناو بنەماڵەشدا ڕوودەدات و ئەوە بۆی کە هۆشیاریەکی زۆرتر لە ناو کۆمەلگادا بڵاو بێتەوە و بە بڕای من توندوتیژی ئابووریش کە خاڵی چوارەمە لە لای من یا بۆ منێک کە پێم وایە توندوتیژی ئابووری لە کۆمەلگای ئێمەدا لە ئێران لە کوردستان بەرحاڵ گرنگیەکی زۆری هەیە چونکی ژنان لە لای ئێمە توانایی و ئیستقلالی ئابووریان نییە و گێڕانەوەی ژنان بە بڕای من لە دەست پێڕاگەیشتن بە بواری ئابووری یا ئەو ئیستقلال لە ئابووریە توانایی ئەوەی کە خۆیان بتوانن بەرحاڵ ژیانی خۆیان مەدەستە بگرن ئەوەش دەبێتەوەی ئەوەی کە ژێردەستەیی و بەرحاڵ چاو لە دەستبوونی هاوسەر و بنەماڵ و ئەوانەیان بدوادا بێ کە سەرچاوەگرتووە هەر لە توندوتیژی عاتفی و جەستەیی کە لە دواتردا بە دوایدا دێت و توندوتیژی ڕواڵەتیش کە ئەمە بنەماکەی پێم وایە زیاتر ئەو یاسا و ڕێسا دەوڵەتیانە و هەروەها کۆمەڵایەتی فەرهەنگ و کولتوری ئەو ناوچەیە یا ئەو وڵاتە کە ئەم نوع توندوتیژیە بەرامبەر بە ژنان پێک دێنێ و ئەوە قشری ئاسیپەزیر و بەرحاڵ کە ژنانن و بە بڕوای من ژنانی هەژار و کەم دەرامەتیشن کە لە خاڵی پێشوشدا هەیە ئەو توندوتیژیە ساختاری و ڕواڵەتیە دەیانگرێتەوە و زیاتر دەکەونە ژێر کاریگەری ئەم نوع توندوتیژیە بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە نزیک دەبینەوە یا ئێمە لە بەرحاڵ لە سەرودەمی 25 نوامبر داین ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی بە دەستبەژنان ئەم ڕۆژە خۆی لە خۆیدا گرنگیەکی ئەو تۆی هەیە بۆ وشارکردنەوەی کۆمەڵگا گرنگیەکی ئەو تۆ هەیە لە زەخکردنەوە و لە ناساندنی ئەو نوع توندوتیژانەی کە بەرحاڵ کۆمەڵگاگەلێکی و کۆمەلگای ئێمە پێوەی دەناڵێنێ و ئێمە هەرچەند خۆشمان و بەرحاڵ بینەرانیش ئاگادارن کە ئەو ڕۆژە ئەگەر من تاریخچێکی زۆر بە کورتی پێم خۆش بە باسی بکەم ئەوەیە ساڵی 1990دا لەلایەن ڕێکخراونەتەوە یەکگرتووەکانەوە ئەو ڕۆژە بە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ناسێنرا بەڵام سەرەتاکەی دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی بینی 1950 بۆ 1960 کە بە خەبات و تێکۆشانی خوشکانی مارابڵ یا سێ خوشک کە خەڵکی وڵاتی دۆمینیکەن بوون لە ئەمریکای لاتین خەباتی ئەوان بووە هۆی سەرچاوی پێکەنانی ئەو ڕۆژە ئێستا کە بە ڕۆژێکی جیهانی ناسراوە ئەو خەباتی ئەو سێ خوشکە بەرحاڵ پێم خۆشە زۆر بە کورتی باسییان بکەین کە لە قەڵەم نەکەون ئەو سێ خوشکە بەناوەکانی پاتریا مێندرۆوە و ماریا تێرێسا کە خوشکی چوارەی میشان دێدەی ماریا بێڵ ئەو چوار خوشکە لە ئەسڵدا شۆڕژێران و خەباتکارانی بزوتنەوەیەک بوون کە بە دژ بە دیکتاتوریەتی ئەو کاتی ڕافایل ترۆخۆی وڵاتی دۆمینیکان یا دەوڵەتی ئەو کاتی دۆمینیکان بوون هەرچەند فعالیەتی سێ خوشکیان بێزگە لە خوشکی چوارەمیان بەرحاڵ زیاتر بەرچاو بوو فعالیەتێکی زۆر گەورەتریان بوو ئەو خوشکانە لەژێر ناوی پەپولەکان نازناوی سیاسی پەپولەکان فعالیەتێکی زۆر گەوریان دەکەوە ترسێکی زۆر زۆر گەورەشی لە ناو حکوومەتی ئەو کاتی ڕافائیلدا پێکێنابوو ئەوە بوو کە لە سەرەتاکانی 1960 ئەو خوشکانە زیندانی کران هاوڕێ لەگەڵ هاوسەرەکانیان بەڵام ئەو سێ خوشکەی کە دەستگیر کرابوون توانیان نامەیەکی سەر ئاوەڵا بنێرن بۆ وڵاتانی دەرەوە وڵاتانی ئەمریکای لاتین کە بەرحاڵ تەوەجوی نێونەتەوەی بۆ لای خۆیان ڕابکێشن کە گوشارێکی خستە سەر حکوومەتی ڕافایل و سێ خوشکەی توانی ئازاد بکە
هەرچەند هاوسەرەکانیان بەردەوام لە زیندان نەمانەوە و لە 25 نۆڤامبری 1960 ئەو خوشکانە لە دوای گەڕانەوەیان لە ملاقات و بینینی هاوسەرەکانیان لەلایەن پۆسەیەکەوە کە حکوومەتی ڕافایل بۆی نابوونەوە لە ناوچە شاخاویەکدا دەستگیر دەکرێن و دوای ئەشکەنجەدان و شەلاق و لێدانێکی زۆر دەخینچێندرێن و ئەو خنکاندنەش ئەوان بۆەوەی کە ئەو تاوانە بشاردنەوە ئەو سێ خوشکە لەگەڵ خودی ڕانندەی ماشینەکەیان لە دەڕێیەکەوە بەردەدەنەوە کە وای نیشان بدەوە دواتری لە ڕاگەاندنە دەوڵەتی حکوومەکاندا هەر ئەوەیان بەخەڵی وت کە لە ڕووداوێکی هاتوچۆدا سێ خوشک جانیان لە دەستداوە بەڵام ناوەکانیان بەرحاڵ نەهێنابوو و ئەوە سەرەتای سەرهەڵدانی ئەو تووڕەی و بەرحاڵ توندوتیژیە بوو کە لە ناو دۆمینیکەندا سەری هەڵداوە هەر ئەوەش وای کرد کە کەمتر لە 6 مانگ دواتر بەرحاڵ خودی ڕافایل بکەوێتە بەر دەستدرێژی تێرۆریست دەستدرێژی گولە و تەرۆر بکرێن لە ماڵەکەی خۆیدا و ئەوە سەرچاوەی ئەوە بوو هەرچەند دواتریش دەوڵەتێکی دیموکرات نهاتە سەرکار لە دوای کوژرانی ڕافایل بەڵام هەوڵەکانی دواتری خوشکی چوارەمی ئەو سێ خوشکە کە بە ناوی دەدەی ماریابێڵ بوو هەوڵیدا لە ساڵی 1970 ئەگەر اشتباه نەکەم یەکەمین کۆبوونەوەی فێمینیستی وڵاتانی ئەمریکای لاتین و کارایی بوو کە ڕۆژی 25 نۆڤامبریان بە ڕۆژی بەرەنگاری توندوتیژی دژ بە ژنان ناسان بۆ دواتر ئەوە بوو کە لە 1999 بەرحاڵ خودی وڵاتە نەتەوە یەکگرتوەکان ئەو ڕۆژەی وەکو ڕۆژێکی جیهانی بە دنیادا ناسان. بڵێ زۆر سپاس هاوڕێ من ئاماژەتان بە زۆر خاڵی توندوتیژی لەسەر شنان چ لە بواری شاراوە چ لە بواری بەڕوونیشدا کرد پرسیارەکەم ئەوەیە وەکو خۆشتان ئاماژەتان پێدا 25 نۆڤامبر ڕۆژی بەرەنگاربوونەوە توندوتیژی لە دژی ژنان کە وەک ڕۆژێکی جیهانی هەموو ساڵێک یادی دەکرێتەوە تا ئێستا کاریگەریەکی لەسەر جۆشدانی زیاتری خەباتی ژنانی و پیاوانی ئازادی خواز بۆ سڕینەوەی ئەم توندوتیژیانە هەبووە؟ بێگومان من پێم وایە 25 نۆڤامبر لە ئاستی سەراسەی لە ئاستی جیهانیدا گرنگترین پاڵنەری بەرحاڵ خەبات بووە لە دژی توندوتیژی دژ بە ژنان و ئەوەش لە توانیوێتی مەسەلەن لە ئاستی گەیاندنی زانیاری گەیاندنی ئاگاییدا سازماندان و ڕێکخراوبوونەوە تەنانەت سیاست گوزاری و گۆڕینی کولتور و فەرهەنگی کۆمەڵایەتیدا ڕۆڵێکی زۆر بەرچاو ببینێ ئەگەر من بمەوێ وەکو تەجروبەیەکی جیهانی چاو لە 25 نۆڤامبر بکەین و ئەو تەئسیراتانەی کە بەرحاڵ بوویەتی ئێمە دەتوانین هەر لە دوای ناساندنی خودی 25 نۆڤامبر وەکو ڕۆژێکی جیهانی دژ بە توندوتیژی ژنان فعالیەتی 16 ڕۆژە دژ بەو توندوتیژیانە باس بکەین کە لە 180 وڵاتی دنیادا لە ساڵی 1991ەوە ئەنجام دەدرێ کە بەرحاڵ پرۆسەیەکە لە 25 نۆڤامبرەوە دەست پێ دەکا هەتا 10 دەسامبر کە ڕۆژی جیهانی مافی مرۆڤە و لەو 16 ڕۆژەدا کەمپین و ئاکسیۆن و فعالیەتی هایەکی زۆر گەورە بۆ ئاوشارکردنەوە ئاگادارکردنەوەی بەرحاڵ کۆمەڵایەتی و دەوڵەتیە لە 20 ساڵی ڕابردوودا ئەگەر من چاوێک لە بەرحاڵ مێژووی ئەو 20 ساڵی ڕابردووە بکەینەمە دەتوانین باسی بکەین کە لە زیاتر لە 150 وڵات یاسای تایبەتی بۆ بەرەنگاربوونەوە یان مەنعی توندوتیژی دژ بە ژنان پێک بێنن دژ بە توندوتیژی بنەماڵەیی دژ بە ژنان پێک بێنن دژ بە بەرحاڵ ئەو ئازاری سێکسی و یا خودی ئەو تاوانی دیجیتاڵی کە باسم کرد لەم ساڵانەی دواییترە گەشەی بەرحاڵ زیاتر بەربڵاو بووتەوە نمونەگەلی زۆرمانەیە مثلا بۆ نمونە لە ئیسپانیا لە دوای ساڵەکان دوای ئەو هەموو ساڵە خۆپیشاندان و ناڕەزایەتی کە بەرحاڵ ئەنجام درا لە 25 نۆڤامبردا یاسایەکی گشتگیر بەرامبەر بە توندوتیژی بە ژنان بەرحاڵ تەسویب کرا کە
تا ئێستا هەر بە پێشڕەوترین یاسا لەو بارەدا دەکرێت چاوی لێ بکەین. نمونەی ترمانەیە مثلەن ئارژانتین ئەگەر من نمونونەکەی بێنمەوە بەرحاڵ ئاکسیۆنێک بوو یا کەمپینیان پێکێنا بە نێوی نیئونا مێنۆس یا ژنێکی تر یەک ژن کەمتر کە ئەوەش لە 25 نۆمدا هەموو ساڵێ بەرحاڵ گەشەیەکی زۆر زیاتر و بووە هۆی ئەوەی کە دروستبوونی یاساگەلێکی دژ بە بەرحاڵ ژنکوژی لە وڵاتی ئارژانتیندا پێک بێ. نمونەی تریشمان هەیە مەکسیک و برێزیل و شیلی و ئەوانەش ئەگەر تمیشا بکەین ئەوانیش هەموو ساڵە لە 25 نۆمبرە بەرحاڵ خۆپیشاندان و کەمپینهایەکی زۆر گەورە لەو بوارەدا پێک دێت. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بە بڕوای من ڕۆڵ و نەقشی پیاوانە لەم زوتنەوانەدا، چونکە 25 نۆمبر سەرەڕای ئەوەی کە هەوڵ دەدا ناساندنی بزوتنەوەی یا ئەو ئازار و ئاشکەنجەی کە بەرامبەر بە ژنان دەکرێت ئەوەیە کە پیاوانیش لە ڕۆڵی تەماشاگەر و یا تەماشاچی بێنە دەرێ و وەکو کەسێک کە ڕۆڵی هەیە لەو خەباتەدا و بەشداری پێکردنیان لەو خەباتەدا بەرامبەر بۆ توندی تیژی دژ بە ژنان بەرحاڵ هێنانێتە مەیدان. نمونەگەلێکی زۆرێک کەمپینهایەکی زۆر هەیە وەکو وایت ریبن یا هەر ڕووبانی سپی مێن ئینگەیج یان پیاوان بەشدار بن، هی فۆرشی کە ئەویش پیاوان بۆ ژنانە کە ئەمانە لە وڵاتای ئوروپایی و وڵاتانی دنیادا زۆر بەرحاڵ توانی پیاوان تێدا بەشداردا و لە گۆڕینی زەینی پیاواندا تەسیری زۆری هەبێت. بەڵێ هاوڕێ من ئەوە زیاتر ئاماژەتان بەوەدا کە ئەم خۆپیشاندانگەلە باعسی ئەوێت کە یاساگەلێک پێک بێت. ئەگەر بین باسی ڕۆژهەڵات و ئێران بکەین ئایا توانی ویانە ئەم یاساگەلە پەسەند بکرێت و بڕوات بواری جێبەجێکردنەوە؟ ئەگەر بەڕاستی ئێمە بمانەوێت چاو لە ئێران و یا ناوچەکە بەگشتی بکەین ئێمە بەرحاڵ دیدێکی بەربڵاوترمان دەبێت لەو بارەدا هەبێت. ئێمە لەگەڵەوەی کە فەرهەنگێکی کۆمەڵایەتی ئیسلامی بەو ناوچانەدا زاڵا، لە پاڵ ئەوەشدا فەرهەنگێکی کۆمەڵایەتی پیاوسالارانەی بەرحاڵ نیگا لەسەرەوە بەرامبەر بە ژناندا لە کۆمەلگای ئێمەدا زاڵە بەو شێوازەیە کە ژنان وەکو بەرحاڵ مڵکی پیاو لە بنەماڵە دەجا و پیاوە باو بێ، هاوسەر بێ، برا بێ یا تەنانەت مام و ئامۆزا و خاڵ بێ. بەڵام ئەگەر ئێمە چاو لە بزوتنەوەی ژینیان ئازادی بکەین و چاو لە بەرحاڵ پێش خودی ڕاپەڕین شۆڕشەکە و دوای شۆڕشی ژینا بکەین ئێمە ئەو گۆڕانکاریە بەرچاوە لە کۆمەڵگەی کوردستان و لە ئێراندا دەبینین کە بەرحاڵ ئازادی پۆشش و ئازادی کۆمەڵایەتیانە و عاتیفیانەی کە ژنان توانیوانە بەدەست بێنن و تەنانەت کشاندنەوەی دەسەڵاتی خودی حاکمیەت لە وڵاتێکی وەکو وڵاتی ئێراندا بەرامبەر بە ژنان و پاشەکشەیان لە هەندێک خواست و یا لە هەندێک سەرکوتێک کە بەرامبەر بە ژنان هەیەە. بەڵام ئێمە ئەوەشمان لەبەر چاو بێ هێشتاش خودی سیستمەکە سیستمێکی پیاوسالارانەیە، سیستمێکە کە بەرحاڵ لەسەر ئەساسی عورف و عاداتی ئیسلامی و هەر ئەو پاوانخواز دەسەڵاتدارەتیەی کە پیاوان یا سیستمی ئیسلامی هەیەتی دامەزراوە. ئێمە ئێستاش دەتوانین چاولێکین حەقی حزانەت بە بۆ ژنان بە چ شێوازێکە یا حتا حەقی جیابوونەوە لە هاوسەرێکە لی دەدا یا تاقیری دەکا یا بەرحاڵ ینی هەموو ئەوانە هێشتاش کاری زۆریان دەبێت. بەڵام ئەوەی کە ئێمە دەتوانین زۆر بەرچاو چاوی لێ بکەین پێکاتنی ڕێکخرا و سازمانە غەیرە یا و NGO غەیرە حکومیانەیە یا کۆمەڵایەتیانەیە کە لە ئێران و بە تایبەت لە کوردستاندا ئێستا دروست بوون و پێک هاتوون کە دەتوانن و دەبێ سەرچاوەی ئەسلی گەیاندنی ئەزانیاری بن بە کۆمەلگای ئێمە وەکو کۆمەلگای کوردستان کە بتوانن زەینیەتی کۆمەڵاتی ئێمە بەرەو ئەوە بگۆڕن کە بەرحاڵ ئێمە یەکسانی و ئازادی و تەنانەت هاو سەتحیە کە دەبێ هەبێ لە کۆمەلگای ئێمەدا بە گۆڕانی ئەو کولتورە پێک دێ و حتا گۆڕینی زەینی
جوانان و لاوان لە کۆمەڵگای کوردستاندا کە ببێتە ئامانج و هەدەفی ئەو نوع NGO یا ئەو نوع بەرحاڵ ڕێکخراو سازمانانەی کە لە کوردستان هەیە. بەڵێ زۆر سپاس هاوڕێهێڵی من بەرچاوڕوونی بە قسەکان خۆتان و بەو خاڵانێک کە باستان کرد بەڕێستان پێتان وایە لە ئێستادا ژنان چۆن دەبێ بەرەنگاری ئەو توندوتیژیانە ببنەوە؟ پرسیارێکی زۆر باشە، بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بە بڕوای من ئاگاهی و فێربوونە، ینی ئەوەی کە ژنان لە مەرحلەی ئەوەڵدا بتوانن شناختێکی تەواویان لە حەق و حقوقی خۆیان و ناسینەوەی نوعی توندوتیژیەکان، چون من پێشتریش باسم کرد کە توندوتیژی شاراوە و ڕوونیشتان کرد کە دقیقاً ئەو توندوتیژیە عاتفیە و ئیحساسیەی کە ئێمە باسی دەکەین لە کۆمەلگای کوردستاندا کەمتر ناسراوە، ئەو ناسینەوەی نوعی توندوتیژیەکان و ناسینەوەی حەق و حقوقێک بۆ ئەوەی کە بتوانی بەرامبەری بێەوە بەرامبەرە و نوع توندوتیژیانە بێەوە زۆر گرنگە و پشتیوانی و حمایەت لەو بەرحاڵ ڕێکخراوانەی کە باسم کرد کە بتوانن بۆ ئەوەی کە بتوانن بەرحاڵ پشتیان یا بتوانن پەنای بۆ بەرن لە کاتێکدا کە بەرامبەری توندوتیژی لەلایەن بنەماڵەوە یا لەلایەن کەسوکار یا تەنانەت لەسەر جادە و لە ناو شوێنی حرفەیی و شوێنی کار و دانیشگا و مەدرسەکاندا بن. خاڵێکی زۆر گرنگتر بەرحاڵ دروستکردن نەکەرەوەی کە بەش پێیوەست بن بەو ڕێکخراوانەوە، بەڵام بەڵکو بۆ خۆشیان بتوانن ڕێکخراوانە دروستکەن و هەمبەستگی و یەکگرتوویەک لە نێوان خۆیاندا پێک بێنن. ئەوەی کە من نێوی دێنم تەنیا مەبەستی من ژنان نییە، بەڵکو نوعێکە لە هەمبەستگی و ڕێکخراوها گەلێک کە ژنانیش و پیاوانیش تێدا بتوان ڕۆڵ ببینن بۆ ئەوەی کە بتوان فعالیەتانەی دژ بۆ نوع توندوتیژیانە بەرحاڵ ئەنجام بدرێت. دواتر کەڵک وەرگرتن لە ئەو فەناوەریە ئەو تەکنۆلۆژیای کە ئەمڕۆ هەمانە ئێمە میدیایەکی زۆر گەورەمان لەبەر دەستا و ئەوە دەتوانێت نەقشێکی زۆر گرنگ ببینێت لە گەیاندنی زانیاری و گەیاندنی بەرحاڵ گۆڕینی فکریەتی کۆمەڵایەتی جوانان و لاوانی ئێمە چ ژن چ پیا و چکە چکۆر بۆی کە بەرحاڵ ئەو نیگاها لەسەرێ بۆ خوارەیان بگۆڕدرێ و بتوانێت کۆمەلگایەکی نوێ یا بەرحاڵ فەرهەنگێکی نوێ لەناو کۆمەلگای ئێمەدا پێک بێنێ. و گرنگترین خاڵیش کە بە بڕوای من خاڵێکی زۆر گرنگە ئەوی گۆڕانی فەرهەنگ و کولتورە. ئێمە کولتورێکی ئیسلامی زاڵە بەسەر کۆمەلگای ئێمەدا، بەڵام گۆڕانی ئەوە هەروەک گوتم پێویستی بەڕاهێنان و بارهێنان و فێرکردن هەیە و کلیلی بە بڕوای من کلیلی کەمکردنەوەی ئەو نوع توندوتیژیان لە کۆمەلگادا هەر گۆڕانی فەرهەنگ و کولتور و زەینیەتی کۆمەڵایەتیە کە پیاو بە بڕوای من لە سەنتەری ئەو نوع گۆڕانانەدا دەبێ هەبێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێهێ من باو پرسیارش بکەم کە ئازادی و یەکسانی ژن و پیاو لە ڕوانگەی بەڕێستانەوە چۆن پێناسە دەکرێت؟ ئازادی ژن کە خوب ددگای منەوە ددگای من بەرحاڵ ددگایەکی کۆمونیستی سوسیالیستیە و بە بڕوای من ئازادی تەنیا ئەو ئازادی حقوقی و بەرحاڵ یاسایی ئەوە نییە. من پێم وایە لە بواری ئابوووریەوە ینی ئازادی ڕواڵەتی اقتصادی و کۆمەڵایەتی و فەرهەنگیشی دەبێت تێکەڵاو بێت. ئێمە ناتوانین تماشای وڵاتان لیبراڵ بکەین و پێمان وابێ ئازادیەک کە لەوێ هەیە ئەو ئازادیەیە کە بەرحاڵ تەواو بەدەست هاتووە، چونکی ئێمە ئەو هەرچەند کە باسی 25 نوامبر و کەمپێنانمان کرد لە وڵاتانێک ڕوودەدان بۆ نمونە وڵاتانی ئوروپایی ڕوودەدەن و ئەوە کەمپێنهایەکی وەکو مەسەلەن بەدەستهێنانەوەی شەو ئەوە سەرچاوە لەو ترس و بەرحاڵ تۆقینەیە کە ژنان تەنانەت ناتوانن شەوانە بەبێت ترس و ببێت لە ڕاوکێ بە کۆڵانەکان و بە کوچەی شارەکاندا پیاسە بکەن. ئەمە بۆیە من پێم وایە دەبێت ئەو ئازادیە هەموو ئەو خاڵانە لە خۆ بگرێت. خاڵێکی تر بە بڕوای من دەستڕاگەیشتن بە سەرچاوە ئابوووریەکانە، ئیستیقلالی ئابووری ژنانە. ژن تا نەتوانێت ئیستیقلالی ئابووری یا سربەخۆیی ئابووری خۆی بەدەست بێنێ ناتوانێت لەژێر سوڵتەی پیادا
ئەو ئازادیە یا ئەو توندوتیژیەی کە پێی دەکرێت ڕزگاری بێ یا بەرحاڵ لە ناوی بەرێ. بۆیە ئەم بە بڕوای من دەستڕاگەیشتن بە ئیستقلالی ئابووری سەربەخۆی ئابووری بۆ ژن خاڵێکی زۆر گرنگە. بەشداریکردن ئازادی و بەرابەری لە ڕوانگەی منەوە دەبێ ئەوە بێ کە ژنانش بتوانن لە خاڵە هەرە گرنگەکانی کۆمەڵایەتیدا دەنگیان هەبێ، ڕەنگیان هەبێ، لە سیاسەتدا بەشداریان پێ بکرێ و تەنانەت لە ڕێبەریدا بتوانن ئەوان نەقشی خۆیان ڕۆڵی خۆیان بنوێنن و ئەوانە هەموو بەچی دەکرێت بۆ خەباتە دەکرێت کە پێشتریش هەر باسم کرد. بە بڕوای من دەبێ ئێمە زۆریش ئەوشم لەبێت و یەک خاڵی زۆر گرنگ کە پێم خۆشە باسی کەم ئەویش جیاوازیدانان لە نوعی کارەکانە شغڵ یعنی تەقسیمکاری ڕێگەزی ئەو نوع کارە ئێمە دەزانین دەڵێ ئەو کارە بۆ ژن باشە ئەو کارە بۆ پیا باشە کاری ناوماڵ بۆ ژن باشە کاری دەرەوە بۆ پیا ینی ئەو نوع بەرحاڵ تەبعیز و گێڕانەوانی کە بەرامبەر بە ژنان دەکرێت دەبێت نەمێنێ دەبێ ئەو نوع تەقسیم بەندیە لە ناو بچێ بۆی کە بتوانین واقعەن شانسی مساوی حەقی مساوی بە هەردوو ڕێگەز چ ژن چ پیا و لە عەرسەی کۆمەڵایەتی و ژیانی ئابووری و هەموو سیاسیش تەنانەت پێ بدرێت و مبارزەی هاوکاتی بە بڕوای من تەبەقاتی و ڕەگەزیە یعنی بۆ نمونە ئێمە ئەگەر چاو لێ بکەین ژنانی هەژار و کەم دەرامەد و تەبەقەی کرێکاریە چینی کرێکار لەگەڵ ئەوەی کە تووشی توندوتیژی کۆمەڵایەتی و ئابووری دەبنەوە بەڵام لەم بوارەشدا دووبارە تووشی توندوتیژی دەبنەوە بۆیە ئەوانە قشری ئاسیب پەزیری کۆمەڵگا دەتوانین نێوی بێن بۆیە ئەو نوع بۆچوونە بە بڕوای من ئەو نوع بۆچوونەی کە من ئێستا باسم کرد لەگەڵ 25 نۆڤەمبر زۆر هاوتەری بە لەگەڵ ئەو ئیدەیەی کە 25 نۆڤەمبری پێکێنە هاوتەری بە دەتوانین ئەوە بڵێن کە خوشکانی میرابڵکردنی ومانهێنان ئەو توندوتیژیان تەنیا مەحدود بە ژنان نەزانی ئەوان پێیان وانە بوو کە توندوتیژێ بەرامبەر ژنان دەکرێت حەقی ژنانە هەرچەند کە حەقی ژنان بەڵام تەنیا کاری ژنانە بۆ ئەوەی کە بتوانن مبارزەی بۆ بکەن و بە دژی کەمپین و ڕێکخرا و بەرها فعالیت بکەن بەڵکو کارێکە فعالیتێکە کە لەلایەن هەردوو ڕێگەزەوە هەم ژن و هەم پیا و لە ڕاسیدا بۆ بەرحاڵ هەم گۆڕینی زەینێتی کۆمەڵایەتی و هەم بۆ لە ناوبردننی ڕێشەکانی و نوع توندوتیژیانە فعالیتیان لەگەڵ لەسەر بکرێت. زۆر سپاس هاوڕێ من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتانەتەوەنەوەی لە کۆتایی بەرنامەکەدا ئاماژە بە شتێکی نەوتراو بکەن بفەرموون. زۆر سپاس بۆ ئێوە شتێکی وام نەماوە فقط تەکیدی من لەسەر هەرو خاڵانەیە کە پێشتریش باسم کرد توندوتیژی دژ بە ژنان مەسلەیەکی کۆمەڵایەتیە مەسلەیەکی مرۆڤایەتیە هەروەک باسیشم کرد 25 نۆڤەمبر یا خوشکانی میرابڵ ئەوەیان بە ئێمە نیشاندا کە بزوتنەوەکە دەبێت لە قاڵبی بزوتنەوەیەکی سیرفەن ژن مێحوەر بێتە دەرێ ببێتە بزوتنەوەیەکی مرۆڤانەی کۆمەڵایەتی کە بە دوایدا فێرکردن و بارهێنان گۆڕینی زەینی کۆمەڵایەتی و پشتیوانی حەقی و حقوقی و ئابووری لە ژنان هەموو ئەوانە دەبێت پێک بێ یعنی ئێمە دەبێت چاومان لەوە بێ کە وەختێک ڕێکخراوێکی کۆمەڵایەتی پێک دێ وەختێک سازمانێک و ڕێکخراوێکی سەر بە کۆمەلگا دروست دەبێت حتمما کاری ئەساسی گۆڕینی زەینی کۆمەلگا و گۆڕینی کولتورە دواکەوت و پیاسالارانەکان بێ کە دەبێت سەرچاوە و ڕیشەی پێکێنانی ئەو نوع توندوتیژیانن بەرامبەر بە ژنان. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریسان هاوڕێ هێمن ئەمانی ئەندامی کۆمیتەی دەرەوەی وڵاتی حەزبی کۆنیسیێرە. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ عزیزان و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون سەرنجتان بۆ درێژە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکێشم.